هاوکاتی زیادبوونی گرژی و ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ناو خاکی عێراقدا سەرۆکوەزیری کاربڕێکەری عێراق عادل عەبدولمەهدی دەستی بە جموجۆڵێک کردووە بۆ ئەوەی جارێکی تر لە پەرلەمانی عێراق متمانی پێ بدرێتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە هەندێک سەرچاوە لە ناو حکوومەتی عێراقدا بەبێ ئەوەی ناوی خۆیان ئاشکرا بکەن ئاماژەیان بەوە کردووە کە عێراق هەوڵ دەدات سیستەمی بەرگری موشکی ئاسمانی ڕووسیا بکڕێت بۆ بەهێزکردنی بەرگری خۆی. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بەرنامەی کورد کۆنێکشن میواندارێتی مەسعود حەیدەر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دەکات. کاک مەسعود سپاس بۆ ئامادەبوونت. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم عادل عەبدولمەهدی کەوتۆتە هەوڵێک تا جارێکی تریش متمانەی پێ بدرێتەوە بۆ پۆستەکەی وەربگرێتەوە. ئەگەر ئەم هەوڵەی سەرکەوتوو بوو چ شتێک جیاواز دەبێت لە نێوان هەردوو سەروەختەکە داواتە پێشتر و ئێستاش؟ بەڵێ سڵاو بۆ جەنابەت بۆ بینەران و جۆگرانی بەڕێستان. سپاس. طبعا يعني عراق بوضعێکی زۆر ناتەبیعیە تێپەڕیوە و ئێستا ئەوەی هەیە لە ناوماڵی شیعە هەوڵە درێت دوای ئەوەی کە بەرەی فەتح و سایرون ڕێک نەکەوتن لەسەر ئەو کاندیدانەی کە فەتح پێشکەشێ کرد و هەروەها فەتحیش ڕازی نەبوو بۆوانەی کە با بڵێن خۆپشاندەران داوایان سایرونیش لە پشتیانەوە بوو. ئێستا تقریبا ئەرزیەتێک دروست بووە بۆ ئەوەی لەبەرەوەی حکوومەتی داهاتوو حکوومەتێکی انتقالی موقتە بێ و کەسێک تا ئێستا نەیانتوانیوە لەسەری بگونجێن. هەوڵێک هەیە بۆی بەڕێز عادل عەبدولمەهدی بۆ ماوەی ساڵێک یاخۆ ساڵ لە نوێک تا ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا جارێکی تر ڕاست پێدرێتەوە بۆ تەشکیلکردنی کابینێ وزارەکەی گۆڕینی هەندێک لە وەزیرەکان. وەکو دەزانین ینی عادل عەبدولمەهدی لەژێر فشاری شەقامدا دەستی لە کارکێشایە و تێرمەکەی خۆی تەواو نەکرد. ئایا ئەگەر جارێکی تر با بڵێن ئەو متمانی پێ بدرێتەوە ئەمە بەدڵی شەقامە بێت؟ بێگومان نەخێر بە تایبەتی ئێستا کە لە سەردەمی حکومڕانیەکەی بەڕێز عادل عەبدولمەهدییان نزیکەی 700 کەس شەهید کراون و زیاتر لە 20,000 کەس بریندارن، 30,000 لەوانە کە ممکنە تووشی ئیعاقەی کولی بوو بێ و ینی تەسەورەکەم بە ئاسانی ئەمە قبول نەکرێت. بەڵام حقیقەتێکیش هەیە ئەگەر کوتلە سیاسیەکان لە ناو پەرلەمان بە تایبەتی لە نێوماڵی شیعەوە خۆیان لەسەر ئەوە ڕێک بکەون کە جارێکی تر بەڕێز عادل عەبدولمەهدی ڕابسپێرێت، تەسەور ناکەم کورد و سوننە ئیشکالێتیان هەبێ و ئەو زانیاریانەی کە هەیە تا ئێستا بەڕێز موقتەدا سەدر ڕەفزی کردوێتەوە جارێکی تر عادل عەبدولمەهدی ڕاست پێدرێتەوە بۆ ئەوەی کابینە وزارەکەی دروست کرێ. هەندێک ناوی تر هەیە باس ئەکرێت کەواتە کورد پشتیوانی لێکات. تەسەور ناکەم کورد و سوننەش هیچ مشکلێکیان هەبێ لەگەڵ شخصی بەڕێز عادل عەبدولمەهدیە. مشکلەکە لە ناوماڵی شیعە خۆیەتی هەتاوەکو لەبەرەوەی بەپێی ئەو استحقاقانەی کە لە دوای 2023 دروست بووە سەرۆکوەزیران بۆ شیعەیە و ئەبێ لە نێوماڵی شیعە و ڕێکەوتین لێسەر بکرێت ئەو جا لەگەڵ دوو پێکهاتەکەی تر کە کورد و سوننە دانوستان نەکرێت و تا ئێستا کورد و سنە لەگەڵ شخصی عادل عەبدولمەهدی ئیشکالێتیان نییە ئەو لە نێوماڵی شیعە خۆیەوە بوو کە ئیشکالێتیان هەبوو لەگەڵی. بەڵێ باشە بەڕای تۆ ئێران چ ڕۆڵێکی هەیە لە دانانەوەی عادل عەبدولمەهدیدا؟ طبعا دوای تشکیلکردنی حکوومەتی عادل عەبدولمەهدی لەلایەن ئەمریکا بە تەحدید تۆمەتبار کرا بەوەی کە حکوومەتێکی ئێرانیە وەلایەکی مطلقی بۆ ئێران هەیە و شاراوەش نییە لە کای سیاسی و تەنانەت لە نێو شەقامی عێراقیشە کە مەکتەبی سەرۆکوەزیران هەموو ئەو کەسانە بڕێوانە برد کە عمقێکی تاریخیان هەیە و ڕاستەخۆ پەیوەستن بە سیاسەتی ئێرانیەوە واتە ئێران ئیداری حکوومەتی عێراقیە کرد و بەڕێی من شخصی عادل عەبدولمەهدی ئەیتوانی ئەو ڕۆڵە تا ڕادەیە کەمتر بکاتەوە هەوڵی بدایە بەڵانسێک ڕاگرێت لە نێوان بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێران نەیتوانی بۆیە حکوومەتەکەی بە مطلقی مۆرکێکی ئێرانی پێوە بوو. بەڵێ بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق سوپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس.